سرهنگی کردستانی ایران عملیاتی هاوشو قهرمانانه پیشمرگکانی هێزی شهید پێشەوا و هێزی بەیان بەیاد و بیرەوەری شەهیدانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ساڵی 66 بە گوێرەی هەواڵی گەیشتوو لە کۆمیتەکانی حیزبی مەهاباد و بۆکانەوە پێشمەرگەکانی هێزی بەیان و هێزی شەهید پێشەوا بڕیاوریاندا و بەیاد و بیرەوەری شەهیدانی حیزب لە ساڵی 66دا یاوتێکی نیزامی و کەموێنە دژی هێزە بەکرێ گیراوەکانی ڕێژیمی ئاخوندی بەڕێوەبەرن. بۆ ئەم مەبەستە گوردانی زەربەتی ئیمام حەسەن جێگی لە گوندی نۆباور سەر بە ناوچەی پیر محەممەدی بۆکان لە 12 کیلومتری ڕۆژاوای شاری بۆکانێن هەڵبژاردە. گوردانی بەناو زەربەتی ئیمام حەسەن لە ناوچەیەکی دەشتاوی و بە تەواوی میلیتاریزەکراوی بۆکان هەڵکەوتە و بە مەبەستی زەربەلێدەن لە هێزی پێشمەرگە و بەربەرەکانی لەگەڵ خەباتی ڕەوا و ئاڵدڵانەی گەرەکەمان جینایەتکارترین و دڵڕەقترین هێزەکانی ڕێژیم لەم گوردانە کۆبوونەوە. ئەم گوردانە ئەرکی فەرماندەری 25 مۆڵگەی دوژمنی لەو ناوچەیە و پیرانگیران و ئازار و ئەشکەندەی خەڵکی بەعودەبوو و لە چەندین گروهی بەناو زەربەتی ڕێژیم پێکات بوو. بۆ ئەنجام و بەڕێوەبردنی گەڵاڵەی ئەمەلیاتیان پێشمەرگەکانی لکی 1 و پەلی فەرماندەری هێزی شەهید پێشەوا و لکێک لە پێشمەرگەکانی هێزی بەیان سەعاتی 1 پاش نیوەشەوی حوتی ڕەزبەر خۆیان لە گوردانی ئیمام حەسەن نزیک کردەوە و بوونە دوو دەستە. دەستەی یەکەم بەڕێک و پێکی لە تەپۆڵکە خۆڵەکانی هەڵدرا و لە دەوروبەری ناوەندی گوردان جێگیر بوون. دەستەی دووهەم لە قاوەمانەکانی دموکرات بۆ بەرپەرستدانەوەی هەموو تەشنەزم و جۆڵێکی دوژمن و بۆ پێشگیری لە هاتنی هێزی یارمەتی دەر لە ڕێگاکانی عەزیزکەند بۆ نۆباور، پاش بڵاخ بۆ نۆباور، بوختەداغی بۆ نۆباور، سەیداوا بۆ نۆباور، قەرەڵی بۆ نۆباور و هەموو شوێنە ئاسەمەکانی ئاوایی نۆباور زاڵ بەسەر ناوەندی گوردان و مۆڵگەی نۆباور جێگیر بوون و خستیانە ژێر چاوەدێری خۆیانە. پاشەوەی قارەمانەکانی گەل میراتگرانی شەیدان ئەسمایلی خورشیدی و بازیدی نەبەردی بە تەواوی لە شوێنە دیاری کراوەکاندا مەزان و جێگیر بوون. دەست لەسەر پەلا و پیتکەی تفەنگ ئامادەی بەڕێوەبردنی دەستوری پەلاماری شۆڕژگرانەیان لەلایەن فەرماندەری ئەمەلیاتەوە بۆ سەر دوژمنانی ئازادی ئینسانیەتمانەوە. سەعاتی 1 و 10 دەقیقەی پاش نیوەشەو دەستوری پەلامەردرا لە پێشدا تاوقمێک لە پێشمەرگەکان کە بەرامبەر بە شوێنی نیگەهبانی پاوێگەی گوردانی ئیمام حەسەن جێگیر ببوون لە نیگەهبانەکان چوونە پێش و هەتا گەیشتنە چەند میتریانە. ئینجا لەپڕ لە هەموو لایەکەوە قارەمانەکانی دموکرات ڕێبوارانی ڕێگەی شەیدان پەلاماری شۆڕژگێرانیان بۆ سەر نیگەهبانەکان دەست پێ کرد. هێزەکانی دیکەی ڕێژیم بەنێو پایەگادا هەر کە ئاگاداری پەلاماری شێرانەی کوڕەکانی دموکرات بۆ سەر نیگەهبانەکان بوون بۆ نەجاتیان وەجموو جۆڵکەوتن. غافل لەوەی کە پاولێزەرانی کوردستان هاوسەنگەرانی شەیدان قەمبەری مەحموودی و سەرهەنگی ئەحمەدی لە مەتەرێزی شەرەفدا دەست لەسەر پەلا و پیتکەی سەکی شەرەف و سەربەرزی ئامادەی بەرپەرستدانەوەی هەموو جەشنەزم و جۆڵێکی دوژمنن. هەر بۆیە لەگەڵ هێزی بێورەی دوژمن بە مەبەستی ڕزگارکردنی نیگەهبانەکان لە وەتاغەکان ڕاوبەرە و شوێنی نیگەهبانی وەڕێکەوتن لەپەر لە هەموو لایەکەوە لە دەوروبەری پایەگاوکە واتە پشتی تەپۆڵکە خۆڵەکانەوە
بارانه آرپیزی گله تشی سوکو نارزوشی دستی بسر هیزکانی رژیم داباری بکری جیراوکان که خویان لجر هیلی آگرو گله پیش مردن آدزی نگهبانکان لبیر چوو هر یکی لفکری خود در باز کردنو شارد نوی خوی کود بلام رول به هلمتکانی نوتکانی ما آبادو بکان بیبستان رقی شور جرانیان بگلی گرمو طول عسینی تچی دستیان بدجمن درشتو در فتی همو تشن زمو زولشان لدجمنانی آزادی و انسانیت بریبو آور بارانی پایگی گوری گردانی امام حسن بو ماوی سل دقیقه للاوین قارمانکانی هیزی بیانو هیزی شهید پیشوا و دریجه بو دشمن بتواوی لجر آوری تندو پلاماری شور جرانی کرکانی دموکرات دا زلیلو داماو بو برستی لیبرا بو اینجاش مورگ لقارمانکانی دموکرات به ایمن بسرکوتنو ری بردیانما بو پک خستنی دو پلخاجه دشمن به شیوه کی قارمانانا خویان لنیو ناوندی گردانی امام حسن آویشت بنارمزکی دستی و دست ریشی سچی سوچی دیکا دستیان به آور بارانی باقی سنگرو شده حاسمکانی ام گردانه کرد کجماره گلد جیگل یه بکری جیراوکان سنگر یلی گپو پیش مرگکانی گل شیرکرانی نیو سنگری آزادی بو بسک داهرانی هیزکانی دشمن شریکی تندو تیشو دستوی خیال دست کرد به هلمتی تندو تواین همو سنگرکن بگرو به پلاماری شیرانو دست ریشی تندی سککانیان بکری جیراوکان لنیو سنگرکان انداس لرکنو حساری پایگاکا لدشمن پاک کنوا اینجا پیش مرگکان دموکرات ها سنگرانی شهید سلیمانی نازداری و شهید قادری فرعونی بود از بسر داگرتنی تواوی پایگاکا برو و تاغو ساختمانکانی دستیان به پیش روی کرد لشریکی نبزان دا تواین کوتاهی بدو پلقاجی بکری جیراوکان کسر شورانا دفاع نکر بینو همو دیو و تاوکانی ناوندی گوری گردانی امام حسن کبریتی بون لدیوی گروهی زربت دیوی پایگی حفاظتی دیوی اطلاعاتی دیوی فرماندری گردان دیوی فرماندهانی گروهی زربت دیوی ایدئولوژی دیوی مخابرات و بیسیم دیوی تدارکاتی پرسنلی دیوی بهداری یک بدو یک داو بگرنو دشمنی لی پاک کنوا بمجورا لسعاتی سیونیوی پاشنی و شو قارمانکانی گل قطابی کانی شهید کا کجارو شهید حسنی جمشیدی توانین بدنگید لیرو قارمانانی بشی حزبی دموکراتی کردستانی ایران حوالی سرکوتنی عملیات کو دست بسر داگرتنی ناوندی گوری گردانی امام حسن به یک تر را بگینن لدست بسر داگرتنی ام ناونده دا تنیا سه کز بکری جیراوکان توانین خوین در باز کن اوانی دیگه که 144 کس بون 138 کسیان کجراو 7 کسیشیان بدیر جیا کلاشی 112 کس دشمنانی کردستان کوز دستی پیش مرگکان که 86 کسیان بم ناوانه با رول قهرمانکانی دموکرات شانازی خلخلکانی نوتکانی مهابادی بوکان شناسایی کن